پەیوەندیەکانی نێوان ئەنکەرە واشنتن ماوەیە کە ئاڵۆز بووە بەهۆی پشتیوانی واشنتن بۆ کوردەکانی سووریا و داواکاری تورکیا بۆ ڕادەستکردنی کەسایەتی ئاینی تورک فەتحوڵا گولەن و تاوانبارکردنی وەزیرێکی پێشووی تورکیا لەلایەن دادگایەکی ئەمریکاوە. بەڵام دەستگیرکردنی کارمەندێکی تورکی باڵەسخانەی ئەمریکا لە تورکیا ئاڵۆزی نوێی لێکەوتۆتەوە بوو بەهۆی ڕاگررتنی ڤیزا بۆ هاوڵاتیانی تورکیا. هەفتەی ڕابردوو بۆ دووەم جار لەم ساڵدا کارمەندێکی تورکی باڵۆسخانەکەمان لەلایەن دەسەڵاتدارانی تورکیاوە دەستگیر کراوە. سەر ڕای هەوڵێکی زۆرمان بۆ ئەوەی هۆکارەکەی بزانین نەمانتوانیوە بزانین بۆچی دەستگیر کراوە و چی بوو و ئایا هیچ بەڵگەیەک دژ بۆ کارمەندەمان هەیە یان نا. ئەو کارمەندە لە ئۆفیسێک بۆ تۆکمەکردنی هاوکاری یاسایی لەگەڵ حکوومەتی تورکیا و مسۆگەرکردنی ئاسایشی هاوڵاتیانی ئەمریکایی و تورکیا کاری دەکرد. هەر پاش بڕیارەکەی ئەمریکا تورکیاش ڕایگەیاند کە ڤیزای هاوڵاتیانی ئەمریکایی بۆ تورکیا ڕادەگیرێت. هاوکاتی سەردانەکەی ڕۆژی دووشەمەی بۆ ئوکرانیا سەرۆکی تورکیا بڕیارەکەی ئەمریکای بە جێگای نیگەرانی لە قەڵەمدا و گوتی فەرمانیدا هەمان هەڵوێز بگیرێتە بەر. کاربەدەستەکانمان لە وەزارەتی دەرەوە دەستبەجێ پاش بیستنی هەواڵەکان گاوی پێویستیان گرتە بەر و قسەیان لەگەڵ گوتەپێژەکانیان کرد و کاتێک وەزیرەکەمان ئەمەی بە من گوت تەنها ئەمەم پێگوت تورکیا لەلایەن فەرمانی یاساوە بەڕێوە دەچێت. ئێمە خێڵێک نین و وڵاتێکی خێڵەکیش نین. لەسەر بنچینەی پرەنسیبەکانی وەڵامدانەوە باڵوێزی ئێمەش لە ئەمریکا پێویستە هەمان ڕاگەیاندن بدات دژ بە ئەمریکا. تورکیا دەڵێت ئەو فەرمانبەری باڵێزخانەی ئەمریکا پەیوەندی هەبووە بە فەتحوڵا گولەنەوە، بەڵام ئەمریکا ئەو تۆمەتە بەبێ بنەما لە قەڵەم دەدات. تورکیا فەتحوڵا گولەن تاوانبار دەکات بە هەوڵی کودەتا سەرنەکەوتۆکەی ساڵی 2016ەوە کە گولەن نیکۆلی لێ دەکات. لەو کاتەوە تورکیا هەزاران کەسی دەستگیر کردووە.